ویستمان زانی لە جیاتی ئەوەی لە ڕێگای خۆپیشاندانەوە هەڵوێستەکانمان بگەێنین لە ڕێگای ئەم پەیامەوە داواکانمان بۆ سەرجەم خەڵکی هەرێمەکەمان و بە تایبەتی پارێزگای هەڵەبجە دەخەینە ڕوو. یەکەم، حکوومەتێک نەتوانێت مافی هاوڵاتیان و خزمەتگوزارەکانی وەدابین بکات، پێویستە هەرچی زووە خۆی هەڵبۆشێنێتەوە. حکوومەتێکی تەکنۆکرات بە عەقڵێتێکی نوێ و دەموچاوێکی نوێوە لە ماوەیەکی کەمدا کارەکان بەڕێ بکات کە گرنگترینیان پاکردنەوەی تۆماری دەنگدەران و ئەنجامدانی هەڵبژاردنێکی بێگرد و گێرانەوەی قوتی هاوڵاتیانە لە ڕێگەی گفتوگۆ لەگەڵ حکوومەتی ناوەند. دووهەم، لابردنی حکمی عورفی لەسەر شارەکان و هەڵگرتنی ئابلوقەی سەربازی تیایاندا. سێهەم، داواکارین کە هێزی پێشمەرگە و هێزە ئەمنیەکان پاڵپشت و پشتگیری ماف و داخوازیەکانی خەڵکی خۆیان بن. چوارەم، ئیدانەی سوتاندنی دام و دەستگا حکومی و بارگا حیزبیەکان و بە کولتورکردنی سوتاندن دەکەین. پێنجەم، داواکارین لە فەرمانگە حکومیەکان کە بایکۆتی دەوام بکەن و مانگرتنی سەرتاسەری بکرێت بە فشاری مەدەنی بۆ ملدانی دەسەڵات بە داواڕەواکانی خەڵک.